مناڵی زۆر چالاک دەرئەچن. هیوادارم شتی باشتر بکرێت بۆ نەک بۆ ئەم گوندە بۆ هەموو گوندەکانی تر بۆ بەتایبەت بە شاری کەرکووک لەبەرەوەی مناڵی زۆر زیرەکمانێ ئەگەر بێت و گرنگیان پێ بدرێت بەرەو زانین و زانستە چن هەموو مناڵەکانمان. ئاهەنگەکە لەیان مەڵبەندی ڕۆشنبیری حەساری مناڵپەرێزی کوردستانەوە ڕێکخرا بوو کە بۆ خزمەتکردنی مناڵانی سنوورەکە دامەزراوە. من وەکو منداڵێکی خەڵکی حەسار زۆر دڵخۆشم ئەمڕۆ بە بۆنەی جەژنی منداڵانەوە و خۆشم وەکو گروپێک بەشداریم کردو لە گروپی هەڵپەرکێ و زۆر بخۆم بە خۆشحاڵ دەزانم. وەک منداڵێکی کوردی خەڵکی شاری کەرکووک زۆر خۆشحاڵم کە ئیهتیمامی زیاتر بە شارەکەم و منداڵانی شارەکەم بدرێت و هەروەها کۆرسی زیاتر و مامۆستای زیاتریان بۆ بێت تاوەکو زیاتر شارەکەمان و وڵاتەکەمان بە پێش بکەوێت و دووبارە پیرۆزبایی لە هەموو منداڵانی گوندەکەمان و کە گوندی حەسارە و هەروە شاری کەرکووک و هەموو منداڵانی جیان دەکەم. مناڵانی گوندی حەسار لەوە هەنگەدا چەندین شاکاری هونەریان پێشکەش کرد کە دەست و پەنجەی ڕەنگینی مامۆستایانی مەڵبەندی ڕۆشنبیری حەسار بە چالاکیەکانەوە دیار بوو. ئاهەنگەکەش لە نێو دنیای لێوان لێو لە جوانیەکانی مناڵان کۆتای پێهات. عومەر غەریب، کەناڵی کورسات، گوندی حەسار.